والخير وحرمة الرأي عزيز هرجلك لباكرون دك ديارة لقلعي حولير هم خدمتان چند روز پیش یا چند روز ورجده ایسای برنامه داشتم و زوان فارسی لسر روانگای فیلسوفل گوران لسده هفتم واشتم لسر اسلام چو اسلام دینه و تایوت سحاک چو چوله اسلام کرده اسلام جور دین جور مکتبی که پرورده و جور بدیلی که کوملایتی بدیلی که سیاسی بو کوملگاداری او برنامه ایسا وزوان کردی را خاطر عزیزیل و تایوت را خاطر عزیزیل کاکهی عزیزیل لباشور و کردی ارستان متى وجه لي مش منو نورو باسكا خريكة وأرز كان خريكة فرلا عزيزيل كاكي بينسا بسلا كاي دس جاشكان جمهوري إسلامي كاي وبيان كان للايكي شو بشك لخويان ويشن إما كاكي مسلمانا و بەشێکتریان کە خۆیان وە کاکەی زانن ڕا خاتریە خۆیان جیاوە بکەن نازناوێکی کاکەی یارسان دانانە سەر خۆیان کە یارسان یە مەفهوم وشەس کە ناوەڕوو دێ کاکەی هەرەوجرە کە من لە ویدۆیە کە ئەرز کردم کە کاکەیە گول نەخۆن کە کاکەی فەلسەفەی سیاسیە گورانەکان خۆیان قەوام دانەسە کومەڵگە دابەشکردنەسە سەر بارگا و ئی بارگاوەلیچە لە مدیریەت و دەست جەمەکان بێت جەمەکانی کەسێکی و کەسێک دانایك و لەقەب کاکە و لە سەدەی هەفتمەشتمە پیر سەرپەرشتی ئەو بارگا کردێت ئەو جەمە کردێت وێسەکە کاکایی هینیکە میژووی هەست ناسنامەز ئەو میژووی چەند هەزار ساڵێ هەست و گول خۆریەت بەڕێزیت گول خۆن خۆیان جور یارسان پێناسەکەن یارسان ئیمە 20 ساڵ لێ وەرکردینە ناو وشەیەک بی تەنیا جور ئالهاق ئەلیەلاهی نازانم نوسێری کاکەی جور ئەو وشەیە بەسڵا مەزهەبیە متى کاکەی لە ئەم بەڕێزێلیکە کە خۆیان وە کاکەی پێناسەکەن یانە لە میژوو مەفهوم کاکەی حالی نوینەست یان تەنیا کاکەی وەکو دینێک ناو دینێک لێ ئاخرێکە باسڵا لەلایەن کەسێکەوە وە ناو ئەشیرە داینەن وەلی زیاتر و ناو دینێک کە گویا ناو ئەو دینەسە کە سەحاک درستی کردو و مانیە سەیجێ و ئیمە هین هاوردی من کەلام هاوردی نەس ڕاستەکانی و باسڵە دەسەڵوەست کە ئی میژووە کۆنترە لە ئەوە و کەسێکتر کە تماشای میژووکردنەس لە میژوویش ناو کاکە هاتێست لە چەندین هەزار ساڵ وەرجێ لە ئێستا کە ئی بەڕێزێل کاکەیە و ناو کاکەی جیمانەست لە دیالۆگێکی ئیمە 20 ساڵە خەریکین زیاتر لە 20 ساڵە ڕووە ڕۆژهەڵات ڕووە ئالحەق ڕووە ئەو جەماعەتێ لە ڕۆژهەڵات هاومەسە و کاکەیەکان ئیسا ئیان تماشاکەی چەند پاشماوەی سرودە و کەلام و ئەو هینگەل باشوورت ڕۆژهەڵاتە تیرن و دایانەن لە ناو بەسڵە گروپە تایبەتەکان خوان و هینەکە خوان سەر لاپەڕەکان خۆیان و
جەمعی کشتێن چەند کەسی کشتێن ئەمە مەولای یارتەوە ئەمە تۆزێکی دەست خۆش و چی و چی ئەسن لە گروپە تایبەتەکاندا واسوا لە گروپە داخراوەکانیش هیچ دیالۆگێک لە بین ئەم بەڕێزانە نییە من چەند جارێک داوت کراوم بۆ گروپەکان هەوڵم داوە کە بتوانین دیالۆگی بکەین ئەم بەڕێزێ لە هیچ دیالۆگی نەوە گەردمەندن ناو خۆیانێکی نیەسیان خەریکە کەسێکیان وەکو ڕێکلام کلامێک دابناتن یا یەکە مەقام خۆنیک دابناتن با پێش بێژە دەستخۆش و مەولای یارت و کردارت قبولوچی باس نابێتن ئێسای من داواکارم کە بازێکیانیش زۆر ناشیرن کاکەیان لا بردووە ێژن ئەمە کاکەی ناو هینە ناو بەسەڵا عەشیرە کەس مەسەبەکە یارستان ناویە با ئاین یارستان و نازم ئاین یازدانی و چیوچی زۆر باسەکەیان خراپ کردووە خراوێکردنە هیچ بەڵگەیەکیان نییە و داخۆ شارەزاییچیان نییە خۆ نەتوانن کەڵام بخۆنن نە تەفسیر بکەنە ئەو بەڵگەلیانە ئەو سەرچۆی زانیاریەکانن هەمووی ئیمە خستومانەسە لاوە خستومانەسە ژێر ڕخنەوە و خستومانسان لاوە و هەموو سەرچاوەکانیش لە سەرچاوێ حاج نێمەتوڵا جێهونابادی و نورەلی ئەلاهی سەر دەرچێرن و ئەوانەیشە لەسەر بنەمای ئیسلام باوەڕێل ئالحەق و کاکەیە تعریف کردنە و ئەو جێلی کچکە کە هینان کرد لە کەڵام سەنەد بەڵگە هاوردنە یانە کەڵامەکان یا جەعلیەن یا یەکە تەفسیرەکان یان توانایی تەفسیریان نویە نە حاج نێمەتوڵا جێهونابادی و نە نورعەلی ئەلاهی کە من لە سێ بەنامەی فارسی چی مەسەستەرێ بەنامەیەکی لەسەر ئاسار یا یەکە کتاوە لە ئاسار حاج نێمەت جێهونابادی و دو بەنامەی لەسەر بۆران هەرق و بەنامێکی لەسەر ئاسارولحەق کە ئیانە من بۆ وەلی چی مەسەستەری ئی بەڕێزێک کە هاو وەختە حاج نێمەتوڵا جێهونابادی هاو ڕوزیارە وەل یا یەک ئاخرێل ئەمرێ 15 ساڵ لە ئاخرێل ئەمرێ هاو ڕوزیارە وەل هینە وەل ئەو کارە چناوە مینورسکی و ئیوانوفە و یانە لە سەرچەوە ئەو کەڵگوەردنەوە ئەویش هیچ سەرچەوەی کەڵامی لە ئەو زمانە لە وەردەستی نویە قەرز دیوان چەند نوسخەیەک لە دیوانە خانەڵماس نەوتن یا شاعرێک و ئێستا ئی سەرچەوە لە ئیمە هینان کردی مەسن خستە مەسەنە ژێر ڕخنەوە و من داواکارم کاکیەکان وازبارن لە یارستان ئیمە ئێستا وەکو مەفهومی چۆلێکی من وەدی وەل جوور ناوە یاری و یارستان جوور ناو وەکاری ناوەی من بە هورمەت داشتیمە ڕا وشەکان ڕا مەفهومەکان کە بتوانین دیالۆگ بکەین بتوانین لە یەک حالی بین هەموو شتێک زۆر ڕێکلام وەکو ڕێکلام چۆلێکن لە باشوورسن سیاسەتوانەکانیان نەزان کابرا دکتۆر و پرۆفسۆر زۆر بە گاڵتەجاری سەیری زانست و هینەکەن زۆر سێرە زۆر ئەهمیەت بۆ زانستدانانن بۆ ئەوەی کە بتوانن خۆیان تازەوە بکەن زانیاریەکانیان تازەوە بکەن بە دوایە ناچن من نازانم چ خەوەرە لە باشە ئێستا من بە سەرەتا چمە سەر هینێکی ڕواەتێکی نورعەلی ئەلاهی لە بۆڕانهەق کە چوەسە کەرکووک کە بتوانین هینێکی هەست بکەینە دەستپێک باسەکە ڕواەتێکی هەست لە ئێرە هین قسە لەوە کاتن لە بۆڕەهان الحەق لاپەڕێ 200
55 کە قسە لەواکات کە چوەسە 1307 چوەسە کەرکووک لێرە شروعەکات 1307 شەمسی چوەسە ئێستا 1399 چوەسە کەرکووک وەگەر کەسێکی وەناو ئاقا سەید فەتا کە وەسڵە ئالە کڵامخۆن بێسن هینێ کردە ملاقات کرده دیدار کرده و ئاقا سەید فەتا وەتێسن کە وەگەر کەسێکترە وەناو دەوریش پیروەیس هەردەکیان شاگرد کەسێک وەناو دەوریش نەزەرێ گەرمیانی بینە و ئی دوانە دەوریش پیروەیس لە شوون مردنی دەوریش نەزەر مامۆستایانە ئوستادیانە دەستوە هین کردن جعلی کلام کرد کلامەکان زیاد کرد و لە خۆیوە شێر دروست کرد و لە شوون و لە جێ کلام لە ناو کلامەکان جێ کرد وەستا و دەستکاری کلامەکان کردن کلامەکانی ئەو شتێکە کە دەوریش نەزەر گەرمیانی هینیان کردووە نیشانیان داوە و ئی دەوریش پیروەیس سەواد داشتێ خواندن نووسان زانستێ متای ئاغا سەید فەتا وەکە من نەزانستمە بنووسم بعد لە شوون فەوت دەوریش پیروەیس کوڕەکەی کە عەبدولسەمەد ناوەیە شێرەکان هەرو شێریەل جالیە بێتن لە کرماشان و ناو کەلامچە ڕواجی دێتن و خریەتە ناو دەستنووسەکان و ئێستا ئەوەی کە خود سەید فەتا کە نورعەلیەلایی باسی کردن لێرە سەید فەتا وەتێسن کڵامەکان شکایەت داشتە لەسەر ئەوەی کە کڵامەکان دەستکاری کردە هەر کەس وەکەی خۆی دەستکاری کرد و ئی ڕواەت وەتێ کە یەکی لەوانە کە دەستکاری کرد ئی دەوریش پیروەیسە بێسەکە وەل منە شاگردە هین بێسن دەوریش گەرمیانی دەوریش نەزەر گەرمیانی بیە خۆ ئیە لە شوونێکی کە نورعەلیەلایی کە گوش گرێتن لە سەید فەتا کە ویشتن کڵامەکان من ڕەسەنن و یانە وەلی لەخۆ ویشت من لە ڕاستیە هیچ فەرقێکی نەزانستم وەگەر ئەو کڵاموەل دەستکاریبی و جالیەکە لە منتەقەی سەحنە و کرماشانە لەوەردەست مردم بیست وەی دەلیلە من کڵامەکان سەید فەتا دەستنووس نەکردم لەلی نەنووسام چون بێمانە بێ هەر ئەوانە بینە کە منی دەستڕەسی وە پێیان داشتم و گشتی جعلی بی و ئێسەکە ئەوەی کە من توام عەرز بکەم لە ئی ڕواەتە ئێستا متاسفانە چەندان فەرق فاحشی نەیاشتێسن ئەو کڵاموەلیکە کە ئەو بدون تەحریف زانستێ هیچ فەرقێک وەگەر سایر نسخەیل سەرنجام کە لەو زەمان لە 92 ساڵ لێوە هین 92 ساڵ لێوە لە وەردەسە بێست لە منتەقەی سەحنە و کرماشان ئەوانە هیچ فەرقێک نەیاشتێسن و هەروە ئەندازە هین بێسن جاری بێ ئەوەی کە من تواسم عەرز بکەم وەی دەست بکە ئێستا کاکەیەکان هەمیشە لە سەدەی ئاخرەی دوسی سەدەی ئاخرە وەگەر ئالحەقەکانە لە تەماسە بینەسن هات بچوو داشتنە و لە یەک هین کردنەسن تاسیر وەرگرتنە و کەڵامەکان هەردوو بەش جعلی ویە ئەندازەی جعلیە ئەوەسەکە کولەن یانە بتوان خۆیان ڕاستۆ بکەن باید بتوانن جورئەت بکەن لەسەر کڵامەکان کە چێ ڕەسەنە چێ ڕەسەن نییە ئی باوەڕێل یانە ڕوژەگرتن بنەماکەی چەسەسن ئەڕا ڕوژەگرن ڕوژەنەگرن چە بوت مەسەن فەرکین لە فلانە دینویشە فلانە واجب بیاوە فلانە هین فەرمان ئەو خاڵقیانە ئەو خۆڵقینەریانە ئجرا نەکەن چنە بەهەشتیان مجازات چنە دووزەقیان مجازات دری ئیوە چۆپیتانتە فەرزکەین نەزەر بکەیت چەندێک بکەیت فرە بکەیت چ سواوێک دیری نەکەی چ جەزایەک دیریتن یانە باەڕە خۆتان هەڵسەنگانە کە بتوانین کومەلگایەکی
عقلانی داشتوین ئەوە نییە کە دین هەریە هین بوتن هەریە ناوی دینە نەتوانانی لەسەری باس بکەن دین باید ڕەب داشتن وەگەر ئەخلاقیاتە وەگەر کۆمەلگاوە لەو زمانکە کە کاکەی فەلسەفێ سیاسی گورانەکان بیێسن هەمیشە تازەوە بیە وەلی خۆ ئێستا بیێسە ناویە دین دینیچە خۆ باید بتوانینی وەی ناوەڕوک بینە کاکەی لە جایەوە کە کاکەی وەخاتر وە لە خۆی لە مسلمان وەسڵە جیاوە بکردن یارسانی گۆسینە پێوە بکەنێ تراکتۆر و تۆلێلی خۆ ناوەڕوک بێنە کاکەی بە خۆتان ساقۆ بکەن کۆمەلگاکەتان زنوە بکەن کە چین چەتوای ئەسەن ئی مەسحەبە بنەماکانی چەندێکی وەدروها ڕۆژ دریاسن ئەو کۆمەلگاکەتان وەتانە ساقۆ بکەن ئیمە یارستان تەمام بی یاری و یارستان ئەو بەسڵا جونبشە ئەو جوڵانەوە تەمام بی سە فقط جمهوری ئیسلامی و جاشەکان هەوڵدەن دەستکەفتەکان ئیمە بخەنە ژێر بەسڵا تیشکە مەذهبی بخەنە ژێر ڕەکیف مەذهبی مەرک مەذهبی بەغوە قەڵکوریەکە وەچە لە ڕێ ئەوەی کۆ بیشن یاری و یارستان ناودینە خۆ لەو لای هیچ کامان حاضر نییەن یەک دیالۆگ بکەن یەک گفتگو بکەن لەسەر مەفهومەکان لەسەر ناوەڕوک سونەتەکانەوە ئێستا من بە وەختەکە فرە نەچوتن ئەزیزگەل کاکەی داواکەم وە تایوەت ئەوانێکیانە قەڵەم وەدەستن ئەوانێکیانە خۆیان وە شارەزا زانن مواظب بن بە مەجبور نەوی من وە شوەیەکی ناخۆش هینەکانن قسە و نووسراوەکانان بخینە ژێر ڕخنەوە ڕاستی وەختی یارستان وەکو مەسەب ناوێ بن ئەهانەتەوە ئیمەوە یە ئەرەکانە ئەدامەداشتوت وە تۆ کولی تەواو بیر و باوەڕ و هەموو گشت هینەکانیان خەیمە ژێر ڕخنەوە یا وەزەرەر خۆیانە لە هاوساکانیان ئەزانم هەروانەویشن مسلمان واقعا مسلمان ئاکە کاکەی ئەرەکان بشمەسەری ئەی سونەتیلەکیان دێنێ بهینەدی وەختە سونەتیلێکی وەسرا لەسەر بنەمای ئايات قورئان حاج نعمت جیهون آبادی و نورعلی لای تعریفیان کردن هەمی کاکەیەکان هەمین علاقەکان چشتێک لە دەورەی سەهاک و جین نەمەنگە ئی سونەتیلە هین سەهاک نییە سەهاک میراتێکی فکری و هین نێریتن مەسەبیسە ئیمڕۆژ ئی کەڵامولە لەسەر ئەوەسە کە سەهاک چون هیچ میراتێک نێرێ باوکە سەهاک کەسێک بێسن کە هەڵوژ جیاسن و مقامە پادشایی کە لە بەنامەوەرێکی تریکە چیم لەسە سەری هەوە کولی ئەوەی کە من توام ئەرز بکەم ئی بەرنامە کە بەرنامەیەک بی کە من وە فارسی لە 24 هەری مانگە 4 ڕۆژ پیشیم ڕۆژ 28مە 4 وە جەلەیە هین کردم پاشێ کردم یا یەکە تومارێ کردم ئیجازە بدەم ئی سەفەی ئەرێ سەفەی هینە سەفەی وردەکە هین ئەوەز کردمە هین پێدەفەکەیانە خۆ یە 24 من ئی بەرنامەوە زمان فارسی بی کە بچینە سەر ئەوەیە کە ئیمە زیاتر لە 20 ساڵ پیش لە ژێر ناو تەمەدون یارستان شارستانیە یارستان کۆمەلگای یارستان هینەی کردی من وەکی مونوسەمێت خوێندنەوەیەکی تازە لە تاریخ گورانەکان بی و ئی تاریخ گورانەکانچە لە دەفتەرە لێ یاری گورانەکان یعنی دەفتەریاری میژووە نە کتاو ئاینی دەفتەر یاری زەمان بالیل بابە سەرهەنگ بابە ناوز بابە خۆشین باد بابە ناوز ئەیانە ئی یاریەدا دەفتەر خۆیان نووسانە و ئی دەفتەری لە تاریخە و ئیمە چیمنە سەر ئەو وەڕی ئەو بەشێکە کە منێسەجی لە ژێر دەست یانە لە ژێر دەست دەستکاری و نەفلەکردن فرێ نەفلەکردن ئەوەی چکما دەستکاری کیا ئیمە ئەو قەسرە قوتەرێ ئەوەیکی لە دەستێنماوە من خوێندم وی کە ئیەی کە تایسل ڕائیمە وەتنەسن ڕائیمە نووسانە جوور ناسنەمەیمە وەڕئی
تاریخۆمانە هیچ لە ڕاستی دوورە ڕاست نییە پس ئیمە ئی تاریخۆمانە دوارە خوێندی منەوە ئی تاریخێکی ئەو وەختە من ناوی نامە تەمەدۆن شارستانەیەت یارستان وە کۆمەلگای یارستان یا یارستان ناو یارستان ناونەوەی تەنیا چەند سەرچەوەیە وەکو وشەیە ئالحەق و ئەلیلاهی و نووسێری لە پاڵەوانە چوەکە ئەمانێکی لە ناو کۆمەلگا وەکو ناوێک جی نەکەفت و ئێسەکە ئێرەکانی ئەو موقع ئیمە وەتی من کە بتوانی من واسڵە جوڵانەوەیکی سەراسەری هەم ڕۆژهەڵات هەم باشوور بینە دەم یەکوە کە بتوانی لە ژێر ناو یارستان کۆمەلگای یارستان یەک بگرێتەوە ئەو بەشەیە لە واسڵە دینیەکەی بەش دینیەکەی ناو ئاینیاری بوو ئیمە ئیتەرە 15-16 ساڵ لەسەری کار کردیم وەک کاکێکانە من تەماس کردم کە بان لەژێر ئیناوە لەژێر چەترە یەک بووین هاوکاری نەکردن لە ڕۆژهەڵاتێک سەیەل تا وەختی من پافشاری کردم لەسەر کۆمەلگای یارستان و یارستان و شارستانی یارستان ئەوان هەر وەتن ئیمە ئالحەقی من لە نووسراوەکانی چەس کشتی خۆ وەختی من وەتم ئیمە ئی وشە دی چێسە لاڕێە ئی وشە بەهینێ نەماوە سەردەمێ نەماوە پارادیمێ تەمامبی کە یارمەتی دەرنەوەین کرد لە ژێر ئیناوە یەکبەری من کە ئەوانچە هاتن هین کردن پافشاریکردن نا ئیمە دینەکەمان یارینەوە یارستانە فڵانە ئێستا خەریکە جمهوری ئیسلامی و هەر شوون و هەر جوورێک بتوانێتن ئی ئەو دەستکەفتێ لە ژێر ناو تەمەدن یارستان شارستان یارستان ئیمە و دەستی هاوردیمە لە ژێر ناو هەر وەگەر ئەو واسڵە ئەو شتێکی کە زیوتر لە ژێر ناو ئالحەق و ئالحەقیقەت و حەقیقەت پەرست و نازانم نووسەیری و کاکەی و فرەچ ناوەلێکتر ویشە یارستان وەگەر ئەوەیە تەداعی بکرێت وەگەر ئەوەیە هینێ بکرێتن بپیچنوێ کە هین نەوتن لەبار بوونێ کە بەسڵە ڕوانگەڵی مەدیدگاڵیمە هین بکەن لەناو کۆمەلگا زایە بکەن خۆ ئێستا دیدگاڵە دیدگاڵێکی فکری فەلسەفیە مەذهەبی نییە ئەزیزیەلی کە بتوان لە ئی بوارە بنویسن دووشن باید بتوانن بان وەگەر ئینەیە گفتگو بکەن چونکە ئیمە پیشگام ئی پروژە بینەسن وایە لازم بیاتە خۆمان ئەدامی دێنی پروژە وەلی خۆ ئەو بەڵگەلیکە کە ئیمە وە بەڵگەل دینی ناسینێکوەتی من ئی بەشە لە کۆمەلگا دینیەن بان بەشێک لە کۆمەلگای یارستان بن خۆ بەڵگەلی شتی دەسەڵوەستە جعلیە خۆ چەندین بەرنامە لەسەری دانایمە لە میدیاکانم داین نامەسن کە بەڵگەکان جعلی دەسەڵوەستن سەحات میراسێک مەسەبینێ ئێرەکانی دڵتان خۆشەوەی مەسەبتان خواردکە لە ناو خۆی و ئالاق ئیوە لە ژێر ناو کاکەی هینێ بیان ڕخۆتان ئەدامێ بێن مەذهبداری خۆتان بکەن مانە حریم ئیمە ما پامال حقوق ئیمە مەکەن ئیمە حەق گیری من حەق دێرم وەکو کەسێکی لە ئی بنەوای ئی هینە ناوە ئی خوێندنەوەی تازە ناوە ئی بەرهەمگەلە وەکو هەر کەسێکتر بەرهەم فکری منە زامەتە ڕایکیشامە زیاتر لە 20 ساڵە شەو ڕۆژ وەشون وشەکانە هەزاران ساڵ چمە دیاوەتی منەوە لە ناو تکستەکە ئەوسەکەی بزەحمەت و دەست نهاتێتە بە ڕێزێک بایەتن ئەمە ئاین یاریە بێ ئەوەی کە هیچی لێ بزانێت بێ ئەوەی کە یەک کەڵام بتوانێت تەفسیر بکە شیکاری بکە لەسەر یەک کەڵام سەبا بچینە سەر ناوەڕە و هینەکە باسەکە بەرنامەکەی ئیمشو یەکە عەرز کردم کە سەرچاوەیە گشت زانیاریەکان لە ناو مردمە وە لە ناو کەسێکی خۆیان و مینەوان و بەسڵا لێ کۆڵینەر و ئەوانە زانن سەرچاوەکەیان چوتوێ دواوە ئەڕا حاج نێمەتوڵا جێهون ئابادی و لە شوون ئەو نور عەلی ئەلاهی
سەرچاوەیەک تر وەجرەوەرەوجەیەکی لە ئەوی دوو باسکردی من سەرچاوە خارجیەکانە وە سەرچاوەیەکەکە کەسێک وەکو سەی قاسم و سەی کازم نیک نژاد و جور سەی خەلیل ئالی نژاد نازانم مەجید ئەڵقاسی ئیرەج بەهرامی یانە ئی سەرچاوەیەکە کە خۆیان و ئالی هەفزانستە هیچیان سەرچاوی یعنی یا خارجیەکان بینە و نووسەرە خارجی لە یا حاجنێمەت جێهون ئابادی بیە یا یەکە لە دکتۆر سدیق بورەکەی و دکتۆر محەممەدعەلی سولتانی و هینکردنە سەرچەوە هەوڵنەکە ئەوانیش سەرچەوەکان ئەوانیش هەر چوتوە ڕاست سەر حاجنێمەت کرد لەو بەرنامەیە لە و فارسی وە کوردی شکاری کردی لەسەر ئێسەکە ئی کەڵاموەلە وە ڕوشنی نیشان دێتن چوی سەحاق چوی فکر کردیە و یا پیرەکان چوی فکر کردن لەسەر ئیسلام لەسەر دین و تۆرکولی ئیسە ئی کەڵاموەل هەنەت گروهی ئی کەڵاموەلێکە کە هەنەت گروهی یانە مەجموعەی کەڵامە فقط 4 دانا باید لە ئی رابطەوە قسە کردوون یەکێکی بنیامین پیرموسی یا موسی داو و ڕەمزبار هەڵا بعضی کەڵاموەل هەست قسە لەوەکەن کە مستەفا دەودانی لە ئاخریە هاتێسە ناو جەمەکانیان هەڵا معلوم نییە چەندێک بەشدار بیوت وەلێ خۆ ئی مەجموعە ئی کەڵاموەلە هین ئەو 4 کەسەسە و ئی 4 کەسیچە لە ئەوەڵگەل وەختی 72 بارگا دروست بیە ئەو 72 بارگا 3 کەس دەست نیشانکردنە یا ئی 3 کەسە خۆیان لە ئەوەڵوە شروعکردنەسن یاری ئەو سەردەمە یاریکەوە یەریتەم نازنا و نریانەسن ناوبانگ دەرکردنە داو بنیامین و موسی کە یان خۆیان یاری ئەو سەردەمە شروعکردن وەگەر گوران لە ناو گورانەکانە وەگەر دانەکانە قسەکردن 72 بارگە دروستکردن هەر بارگای و مدیریەت یە دانا و عنوانە سیاسی پیر و عنوان ئەداری نە عنوان مەذهبی هیچ فڕێکی وە لە مەذهب وە ناچوتن هەر جوورەوەی کە لەقەب کاکا بێشتە یا پیر هیچ فەرقی نییە نە کاکا و نە پیر هیچ کامێ لەقەبێکی مەذهبی نییە لەقەبێکی دینی نییە ئێسەکە یانە فقط خوێندنەوەی کومەلگاکان چواردۆریانە کە ئی 72 بارگا وەگەرد کام مەجموعە ئینسانە وەگەر کام بەش لە کووردە بچن بنیشن بیشن بان لە شۆڕشەکە بەشدار بن هین ئەوەیە هەست وەسڵا ئێحتیماڵ ئەوەیە هەست کە بان بەشدار بن بێ ئەوەی کە زەرەر بێن لە یارەکان بێن لە شۆڕشەکە بێن لە هەفسانەکە ئێسەکە ئی هەنەت گرویە گرووەکان گروە کومەڵایەتەکان گرووە مەذهبیەکان خواندنەسەوە کە چەندێک چوو فکرکەن و چەندێک نزیکن لە ئیانەوە کە بتوانن بان بەشدار شۆڕشەکە بن یە وەی دەلیلە ئی گرووە کە هینە و 4 کەسەسە کە فرە جالیات خستنەسە ناوێ و ئی فرێکی ناوێ نانەسواسرا لە یاناکە هین کەڵام باوەیار بود یا کەڵام ئەبراهیم بوتن کە ئەوانە ئەسن لە ئی زەمان کە ئی کەڵام وەلە بیە ئەوان هەوە دنیا نهاتنە ساڵها لە شوونی ئەوانە هاتنە سەر دنیا یعنی ئی جوڵانەوەی ئی سەرهەڵدان ئەو سەردەمە چەند ساڵ دەیان ساڵ کورکیشاس و نوێکە لە ڕۆژێکە سەحاق بەسرا زوهور هاتووت و دیجوئینەکە خسوتەڕێ هێن لە پیرەکان و سیاریتەن شروع کردن 72 بارگا دروست کردن و 72 بارگا خود ماموریت دانە یاریتەن کە
چەپکێتن جنبشەکە ڕابەری بکەن هەماهەنگ بکەن و بچنەشون ئەوەی کە کەسێک شیا و شایستە مقامە پادشایی پیا بکەن و بەیە و بەست وەگەردێ بکەن لە نمایندەگی مردم وە لە نمایندەگی لە نوێنەرایەتی بارگاکانوە بنیامین هەنێک گروی نیشتنی دەرهەم وە قوڵم مەلامەوان خاترجەم آخر موزیشان ئەو ڕاگەی ستە کە ئی جەمعیەتێکە کە هان وەریەکە سەریان هانە ئەو خۆیانە وە قسەی مەلا قانەبن قسەی مەلا ئەڕایان شەرتە چەکەن ئەوانە ئاخرێ خەنیانە سەر کە ڕێ زۆڵم و ستەم خۆ ئی ڕێ زۆڵم و ستەمی کە کەسێکی ئی مەلاچە مسلمانەکان دیە لێرە معلومە کە لە کەلامەکان تریش وە ڕوشنی معلوم بوون کە ئی گرو مسلمانەکانە کە خۆیان وە گروکی جیاواز زانن هانە ناو خۆیانە و قەول مەلا چنە ڕێوە قانە بن و مەلایکە لە قورئانە ڕایان شەریعەت دەرترێ کە قورئان ئی جورەسە ڕێوازە و جورەسە ئەخلاقات وێجە هەوسنیش ئەو جورەسە و ئی چەکە ئاخرێک خێتیانە سەر ڕێستەم چون قورئان چشتێک ڕاگشتی نێری خۆت کارناسیل قورئان باسڵا ئایەتولا و ئەوانەیەکیانە کە دەیان ساڵ قورئان خوێندنەسن مەکتەب ئیسلام شیوەکنە خۆیان ویشن کە ئیسلام بەرابەری نەیرێتن ئەڕا خارج مسلمانەکان لە ناو خۆی چێ بەرابەری نەیرێتن مەلاکان یە تەبەقەن مریدەکان یە تەبەقە ژن یە تەبەقە پیاو یە تەبەقە یانە گشتی چەس جیاوازیان هەست جیاوازی حقوقیان هەست خۆ ڕەمزبار مەرەموو هەنێک گروی مەرامان بیڕام مەلان ئەو مزگەب چە سووتاش وە شام یا فارسی وەکردنە چە سووتا وە شام ڕێشخان مەکان و واتە و کەلام ئیسە دێرە بەس وەسڵا تەقابل یا بەس بەربەرەکانی مەسەبی نییە لێرە قسە لەسەر واتە و کەلامە لەسەر ڕێواز و شێواز ئەقلانیە زانستیە ئەزمونیە تەجروبیە کە ئی گورووە هینێک نێری چوارچوویک نێرن ڕەخۆیان هەدەفێک نێرن یاران لە نقطەی کۆشروکەن توانجە بکەن کۆمەلگاکە یارمەدیریەت وە بوتن یاری بخەنە ڕێ و خەڵک لە ڕێی جەمەکانوە چەکەن لە سەرنوشتیان بەشدار بن دەخیل بن کە لە ئەوەی کە تەسمیم بگرن کە کۆمەلگا چوی ئیدارە بکرێت متى يعني هيش مرامك نيرو قرار فقط را آخرت بيجين بعد چنه ملان ليري يعني چين او مزقاف يا مزقوت چسو تا شام لورا چكن ريشخانه كلام كان ريشخانه فلسفه كان ريشخانه روازگل فكري كان ك لري ديالوگ و لري گفتگو لسري چكريتن توافق کردید لسری بریار دریتن للاین جمع بریار رای درید نه للاین تکسی که و ناو مجا بعد یه و ناو ابراهیم بیکارو جلی خدمتان اسکنم ابراهیم و باویا نبایلی کلامو لداشون تنیا چوار کسبه بودن گریتن و رمزبار خو هند گروهی مرامان بیدر کفتن وشون سیاخان شر لشو بازشون یه شرعه شرع اسلام واسطه که هر کی خودت یک ریشخان مکران و واتو گوهر که گروهی کس که شواز جیانیان بیدر و پیکره هیچ هینیک نیری هیچ واسطه سقامو هینیک را کوملگان نیرن هر وی جوره چکن جیان را او دنیا واسطه چکن هانشون سیخوان شر و ای سیخوان باس لوسه که یاران صفت کنی دیرن و دیده دنیا دونن ایان و چو او خاطر که کل قرآن هست لدین کتاب دینی که هست لباقی دینکان یهودی یا یک جو
جوولەکە بە سوورانیەکە لە توراتیان هەست ئەوەن لە ئەنجیلیان هەست یانە فقط ئەو خەتێلسیە خوێنن کە بەسڵا خواکەیان چوەتوت و شەرع لە دەرتێن کە تەفسیریکەن کە منزور کەس و یەسە خەتەکە هاشون خۆی وە من تا تەفسیرەکان ئەو شەرعە لە سەردەمەکان جیاوازە و پای عەقڵ بەشەر ئەوان چەکەن تەنیا ڕا گوول داین خەڵک هینەکان شەرعیەتەکەی خۆیان تازەوەکەن لە یە سەردەم وەوە زانن کە فەرزکەین چ شتێک حرام بکەن لە سەردەمێکی چە حەڵاڵێکن لە سەردەمێکی لەسەر چ شتێک جوورێکتر لەسەر یە ئاگە هینکەن تەفسیرکەن لە سەردەمێکتر جوورێکتر تەفسیریکەن ئێسەکە خود ئایەکە خود کتاوەکە تەقنین ناکێتن حالەشون خۆی ئی ڕێواز فەلسەفیە گورانەکان ئەوەسەکە لە تەمام سەردەمەکان ئەسوولە بنەماوەل ئەخلاقی بنەماوەل بەسڵا قانونی یاسایی هیچ شتێک بنەماوەل کولتوری بنەماوەل ئەدەبی بنەماوەل هونەری گشتی باید چە لەسەری قسە بکرێت تازەوە بکرێتن و بخرێتە ژێر گفتگو کە ئێرەکانی شتێک لازمە بێ کیشە ڕاستوە بکرێت و ڕووی زەمان چون باوەڕەوەسە کە ئینسان یاریکە دەور وە دەور یاریکە و ئی ئینسانە لە ئی یاریە لە ئەزمونگەل بیشتری بۆ دەستری و دەرنەتیجە ئاقڵتر وە بوود و یەسەکە گام وە گام وەرە دانان کومەلگایەکی یارمەتیێت یا یارسانی لە داهاتوویەکی بەسەڵا دوورە حالە بەرنامەیان مرامیان ئەوەسە هەدەفیان ئەوەسە بەڕێستنە ئەو شوونەکە کومەلگا جووریکە پێبێت کە تەمام ئەنداموێت کومەلگا هەر کامی یار هەساو بووتن هەم لە بار حقوقی و هەم لە بار دانایی و لە گشت بارێکوە ئەو ئەندام کومەلگا لە بار بەرپرسایەتەوە لە گشت بوارێکۆ چە بووتن کەسێکی سەروەخۆی بوو کەسێکی ئەوە نەوتن دەسڕانی بکەیتن ڕای بیشیتن مەلایک یا سەیید یا کەسێکی لە باندەست و بیشیچە پێپاتە خۆی لە وجود خۆی وەسڵا جامەک یا ئاینەی کومەلگا بوو لە نەزەر قانونمەنی لە نەزەر ڕایەت ئوسوول ئەخلاقی لە نەزەر بەرپرسایەتی لە نەزەر لە مقابل لە بەسڵا هەلسپنیشێک وەگەردە باقی ئینسانەکانە وەلی لە دینەکان هەمیشە ئینسانەکان کەسێکی مریدن و تەنیا چ شتێکی یانە کەیتە کومەلگایک کەیتە جەمعێک کە هەویەتێکی هاوبەشە ڕیان دروستکە ئەوەسە کە کتاوێکی بەسڵا پیرۆز داشتون کە کەسێکی خوایکی هاوبەش داشتون و سنەت و ڕێوازیە و هاوبەش داشتون وەلی لە ئی فەلسەفەی فکری لە ئی جانبینی فکری فەلسەفی داناوێل کوردانە ئێسەکە ئینسانەکان لە ڕێ شەم و پەروانەیی و لە ڕێ ئەوەی کە یەکان تەکمیلکەن بەسڵا لە بەسڵا هەر کامی لە ئی ئەنداموێل کومەلگا خۆی جیگای خۆی دێرێتن جیگایکی تەکمیلکەر ڕا مانەداین و یەکینەیەکی جەمعی و کلیەتێکی جەمعی و لە ئی هینەسە لە ئی ڕوانگەس و لە ئی بۆ دەستۆ کە گشتە بەشدار بووتە لە وەڕێوەبردنە ئەموراتە هاوبەش لە کومەلگا مسەفا هەنەت گرووی مەرامان بێهوڵ پشت و ئاوەیانی کە لێرە ئابادی کردنە سن فارسی وەکردە ڕوشان وە چوور مەجاز مەوانان قەیسە پووسوەکوور خۆ لێرە مسەفا
ویشتن که گروهی هست که یعنی این بیدر بیرام بیهور یعنی تقریبا هر به یه معنی لسد یه منظور هینه دلالت کن پشت و آویانی کن و رویان و چول چکن پشمینه پوشن و مجاز یعنی خویان و ریاضت کشون ازنم پشمینه این کن و اصلا صوف این پشمینه کن و لباس الپشمینه و خریق دورشی و ریاضت کشان و چشتن در ایه اوی که امروز و متصوف ناسیت لئی زمان بینست و یعنی یک گروه کمالایتی بینه لو دوران خب هند گروهی هنشان لکه هر بی حوصارنی ملان او مکه آسیا و به استادنی مدنوشان پکه خب اما داود لیره ویشتن گروهی کن که لکه دیرین یعنی وقت تو چی ترام مکه هر بی حوصار چی ترام مکه حوصار مثلا لیره معنی برپرسایتیه اخلاقیه برپرسایتیه انسانیه پابندین و نرخل انسانی و کمالایتیه لیره منظور اوستا که هنت لکه را چک کابرا چو ترمکه چو لور حج بگه داوی بخشین گتن الا راچه رای گناهکانی بوخشتن لکه کان لیره گناهند کابرا خوی و گناهکار زنیتن که بچوتن لمکه الا گناهکانی بوخشتن و لعو دنیا بچوتن بحشت یسه که وقتی بی اوی که با نرخل کمالایتی داشتو بی اوی که نرخل انسانی داشتوتن ای کابرا لتنیا لره اوی که اینی که مخلوق اوسه که خوا یا خلق که برای چشترهای واتیست که یعنی بکیتن پاداش داره سواو داره و برای که گناه داره و جزا داره و یکی لأو هینگه لأو واجبات کردانی لیاغسن بچوتن مکه و هین که حج بکید و تمام گناه کاری بشود بنیامین هنت گروهی یاری موانان ویشان و سید مرسل مزانان شم قالنی ویشان بالا من مانن نه جواو مدن نه چیوی مزانن شون یلیکتر نه جواو مدن نه پرسیار مکن نه چیوی مزانن او پرسیاری چه دیریت یسه که لیره چه سید لوره واصلا باش سنی کمالگای کرده قصه وکید بعد لیره چه که لیره باش متصوفه کمالگای که متصوفیش بیسن لوره باشری که کمالگای کردواری متصوفه بینسن و باشی که چه بیسن باشی که چه لیره باش شیعه باش سیل که دیاتر سیل چه بودن لأو یکینه لحفت یکینه و نو هفتوان چکریان ریک خریان و هر که لبنام غیلی که کلی چیم نسستری از ایلی که پیگیر بیون یه زانه که هر یکینه لیان دو سیوه مدیریت کردی یک لیلی لمقام باصلا اصلی برپرس اصلی و نو که لدفتره سنومندار و اوه که چه دستیار و این دستیاره خوی سنومنداره یه واحد تره و کسی که دستیاره یعنی وی جور زنجیری ای هفته هر هفت واحده که دیرن که ای دستیاره که بوده ناظر اینه که سنومنداره که و چون یه هفته تیقن هین میر دو بوت دستیار دو واحد دو سنگومندار خب ایانا رسنن ای گروه ای گروه کمالایتی بیسن براول دن کردنسن که ایانا چند و آیتوانن ولیانا هین بکن ولیانا رابطه داشتون یانا ای گروه سیله خویان و هین زانستن و نه ایما یاری موانن یاری یعنی یک گزینه که یک سیستم اجتماعی که مثلا امامت بود یا خلافت یا یعنی
چه یا دموکراسی سیستمی که اجتماعی که بتوانی سر و سامان بیت کوملگا خو ایان چکرنا جاری موانان خویان و خاون و صلاح بدیلی که کوملایتی کو بدیلی که سیاسی زانستنسن را ورو بردن کوملگا خویان وچه و سید مرسل مزان خو سید مرسل خوی هم عربی و هم فارسیه کسیlik بین که لسردم خوی لو اولگل و لایان خلیفه کان و هنیریان که مردم واصلا ورو اسلام وبون و اسلام ترویج بکن و مردم حلوه گرن سر اسلام سیله که هاتن لمنطقه هین یه خوی خود ناوکیان بیا باسوی که سید لعربیان آقا سیدی و کسی گوتنه که لنسل محمد بیود و ای دوانا که السید سید فلانه کس السید را آقا و سیدک را وی که نسل محمد هین بود و یه دست سردم اولا فرد عرب مردم عرب که هاتن رای منطقه بسرا نو ملت کانتره یه در سر فرید درست کرد و فرید جعل کسی که هر فقط هیچ پیوندی گود نخرینی و اصلا و محمدی شونیشت این از نو را خویان پیا کردن و لدوره صفویه نزدیک 500 سال لیور چه کردن بینا خوابون ای سید و بینا حقوق دریافتن و دستریان حساب کریا و فرد ای سیدی این روزناو گشت کوملگا کانا و تا کوملگا الکاکیو الحق یعنی تقلبیان و هیچ وقتی که هین واتیز نور علیلایی واتیزن که یعنی احتیاج نیه نسل محمد بن بلکه کافیه واسه که ساق کدوت انا خاندان که در صورتی که خاندان او جدید لخدمت درسته مثلا معنی گیری مفهومی گیری و هیچ نوعی او زمانه یعنی هفت یکینه خراوی بین و نو هفت وان بعد لیر سلطان چک سلطان منمو یسا چه برزنجه داود تسبیح امورم چه برزنجه یعنی دستکاری بینستن ولی خب من تلاش کن فقط برداشته که دیم خدمت عزیزیت پی خاران نیام خام ناپخته دور یعنی باوم کردن و پرچینیا البته یا ناخونجی لیا کلامه یا تنیا من دهی اینه دیونیمه که توزی و اصلا لحجه زوان روسی دیتا کلامه کن پی خاران نیام خام ناپخته یا دور یعنی باوم کردن و پرچینی آیا که ناخواه و که یعنی برکتین رای درست کنم یه که صاحب لیره توای بیوشتن ای کلامه لیره سردمی گوشی هست که چکر نسن یریتن هنکن وارد مذاکره بن گفتگو بن وگرد بنمال شیخ ایسا وگرد شیخ برزنجیه راچه پیشنیاد بنفیان مقام پادشاهی قبول بکن و بان بشدار یاری سردم بن یاری وکو جولانوی که کردی نک وکو مذهب یاد شده ایسا که سلطان لیره ویشه یا صحاب لیره ویشه من ده برزنجه تسبیح امورم جهشت مثلا یعنی او مثلا لاسلام فاصله گرد مثلا روشنتری شو بود لاخرو پی خاران نیم که درست نیه یه پی خاران نیه چون خود صاحب منظور لیوه که صاحب پادشاهی قبول که ایل جاف بشتار جنبش بن و یه دی خار نیه وان دیرن چه هاوکار و بن هاو سنگر و بن هاو چوفشن وکو یک نتولی را کار کن ای خارو ای نیل لبینن بلکه وکو یا واحد یا نتوا یا و پالپشت یک توان چفکن کرد سر بخن کرد و کردستان یک سر بکن یعنی دستکاری کریا هستن که بتوانن صحاب وکو خاون مذهبک دابنن و که مذهب هین اسلام را خار دابنتن یا و دشمن دابنتن
آنان و مور و مکران سجده بخاری موران و پای مناریه خو ایه اوانه چکن و مور سجده بن که او مور نمازه سجده را او بن ولی چکن سجده و مردی و خاری و زبونی بن لپالچه لپای منبر بیزارم چه او کسانه که ایه درست نیه بیزار او کسانه اینه ریگایا متی و فرمان سه خلیفه ایه ایجوره نیشان بیتن که ایجوره دستکاریان کردنسن که هلی ای متصوفه دی سردمه که بسوا شیعه سحاق وکو زاددار ذات خونزات کساو کن که ذاتکی لعلی و تیپربیه و شیعه لیه چپ کن جاوب کنه و یه دستکاریه سحاق نوت بیزارم لی او کسیره چون اصلا بحث ایدیدگاه بیزاری لی کس نیه بلکه بیزاری ایرکانی بو لی روانگاکانه لی دیدگاکانه لی مرامکانه که انسانکان خیلی که سر ری ظلم و ستم و تلاش و حول و تقالی داناغل کرد فیلسوفل کردان او بیسه که او مایکان او اسکن مایه فکر وکردن مایه کلتوری او بنماغلی که سرچوه فکر وکردن دیریتن او بنماغلی آلوگور و سریع بارن نه کسکان بیزاده کسکان چون دیره چینس ول کسکان او کسیلی که ایل جاف بینس دور شخل برزنجا پیکات تیک درست کرنس ولی وانا قسک نتواسنا یکی لوانا آبدین بیسن خودی آبدینش قبول کرده ول ساکه هات نسن که دیاری بکن و بشتار بینسن و کسیلی بتریج یسه که بیزاری لو کسیلی ناخوازیتن بلکه مرامکه هم خوازیتن یکی که آنان چنی من چو مدینه دعوت مکردن دل وکینه یه تواسیه هر وکیل خدمتان ارز کردم یه برسنده که صحاک بیشتن که من لمدینه و که مدینه یعنی علی دعوت و دلکینه بینسن لعلی که سیچه هر وجوده لو موقع تایسه و اصلا اهل سنت و گرد منه چکن دعوت دیرن دلکینن و یسه که رای بیشن که صحاک کس ذاتی که حافی هستن و حاجی نعمت بیانه اجرت که حاولنس حاجی نعمت الله جیهون آباد بیانه که ذات علی حافی هست رسی لوجود بالی ظهور کرده و پله نو پادشاهلیاریه تا رسته صحاک کس هر او ذات علی هست که نور علی اللهی کلکتری وکیتن که چی مثل سری یسه که یه توی برسنیدن که مشکل سه خلیفه یا او برسنه او باید او پیامد داشت که چه صحاک والبش سنیه این داشته مشکل داشته والبش شیعه اسلاما مشکل نیاشت از ایش هاشم کردن چه آدینه سلیر هاشا لدینه که دولت مشاكل بزارة لا أو كسانك أو الرجال دين بزارة مشاكل بس أولنا درسة متى يدرسة هاشا لدينك هاشا لكلية دينك وكو سرچويكي پرورده وكو سيستميكي سياسي وجود ديني که مردم خیط سر ری ظلم و ستم کردن لیکان روا ای هاشا کریه یه اطمینان داره که داو یریتن که یه باید کلامویل فراتریک بود که یه لدین بریاغس یعنی لیر صحاق توی ایجور برسنتن والفیلسوفه که جور داو بنیامنوانا که یه لدین بریاغسن و هنی روانگاهل دینی نیدیدن بلکه حاصل روانگاهل اقلانی و قول دوران کردن
ازش هاشام کردن چه دینه راز شرطیاری سر وسینه یا خب یه که تفاوت لسر کس لسر شرط یاریه لسر اوی که تو هین با به هول نوید یاری و شرط و این شرطی چه مذهبی نیه این شرط او اصول و خب مثلا یا ساوریسایی که کوملایتی او نرخله یا مثلا ارزشگله انسانی و اجتماعی یعنی خیلی انسانی و کوملایتیه که کوملگاکه و یک پیونده کیمه و نو اصلا کلتور و ناسینه که کلتور هلسمیش و گریه که کلتور سیاسی کلتور و اصلا هنری یا کلتور قصد کلتور شایی کریت قصد کلتور جشن گردن کریت قصد کلتور و اصلا پرسوچ تکرید یه که او مجموع راز بسرا یا سوریسایی که بشر و انسانکان ننیسرا و انسانکان و پیان ارزش ران قال بود و پای او یا سوریسایی و گردیه که حلس بینید که مناسبات خوی بسرا نظم دیتا پی او شرطیاریه لنیسرا وکان بوده آین یاری بوده قانون یا سایب بنرتی کوملگا که یاری لسری و یاری که پس یا او دین چکه او دین انسانکان را او دنیا این که آماده که توشه او دنیا داشتون ولی لیره دیدگاه جهان بینی دانایان کردانه یا دانایان گورانه چست تو شرط لناو کوملگاه که گچشتی خیط جیر تیش که عقل و تیش که روشنایی و باس لسری که رخنه دیگه آیا درسته آیا غلطه آیا یه سکه و این و پیوارگری که فلسفی کچتک حل سنی و او چیزی که و خیر را گشته زانیده و روی اخلاقیات و روی بنمای اخلاقی و عمل و پیکی و او چیزی که چه خیر گشتی هنوید یعنی تا که کسکان خیر خویان لخیر جمع دینن و یه سکی جمع دیر معنی تاکده یعنی جوی نظام و اصلا امروزی لیبرالیسم و کلجه نو دموکراسی یعنی که فرق گرایی تا که کسی تا که روی که هر کسی سود و اصلا منفعت خوی بکنه او نیه چون ای دیدگاه انسانکان چه لجه اوی که لطریق دین و هندکن لطریق دین و ناسنامه انسانی خویان وربیرن لطریق هاو یاری کردن و گرد یک ناسنامه انسانی و کوملاتی خویان پیاکن و بنماکانی که چون جور انسان و گرد یک حالسو بنیشکن و یکسان و یکا چکن خانه بوار گفتگو لسری گفتگو کن دیالوگ کن توافق کن و روی زمان تازه وکن یاری دور دوره یاری دور دوره یاری و خاماس و گفتگو خرمان یاری و چه یاری و مزنه و خرمان یاری و پیمانه یاری و مزنه و سام و بش لیاری و خرمان دست کفتکان خرمان یاری چکن و پیمانه را انسانکان و مزنه و پیاسا بشتر یاری کبن و لدست کفت کوملاتی دست کفت هاو بش لخرمان یاری حالا فکری بودن مادی بود چه بود و پیمانه رایان گشته هاو بش رای انسانکان کتو یاری و مزنه خرمان یاری و پیمانه یه سکه ولی لدینکان لهنگل مثلا روانگاری فلسفی فریکتر ایجوره نیه مثلا
فلسفه یونان باستان فقط پیاوەل ئازاد توانستن نەژن نا کۆیلەکان لە سەرنوشتخۆیان دەخاڵەت نەیەشتن لە سیاسەت دەخاڵەت نەیەشتن فەلسەفیش مەذهبیش نەوی کومەلگار مذهب داشتن فرە ئیزەدی وەلی خۆ ئەسڵکاری وسە کە دموکراسی بە وەسڵا هیندا مستەقیم داشتن پیاوە ئازادەکان هاتن لە هینەکان لە ئەو شۆرای مەجموعی عمومی شارەکانە و ڕۆبەری شارەکانە توانستن بەشدار بن قسە خۆیان بکەن قسە هینەکان سەرکردەکان بخەنە ژێر ڕەخنەوە ولی خۆ لە یە بێوینەس ئی جەهان بینی فکر و فەلسەفیە بێوینەس بەیان سەساکێ سینەکە ویە تەمام بەیان دەنگ یاری بووان بەیان یانە بان بەسرا فراخانە بواندی وە بتەوینەوە یە هینێکی وشەیەک تبی نازان چەبی من هینێکم ئەوەزێکردم معنی نییە ئەو وشە نادرست بی کە ئەچمینان وە دەنگ یاری بەرزۆ بکەن بۆنی ناو خەڵکوە سەر دەران وە شەرتە بنیامینە بشنە ناو مردمەوە بان وە شەرتە سەر بێنە شەرتە بنیامین سەر وە شەرتە بنیامین لێرەکە لە یاری وە ڕازیمن لە یاری بەشدار بن سەرتان بچوتن قەوڵ قەرارەکەتان نەچوت بەیاو بەس وی معنیسە کە ئینسانەکان قەوڵ قەراریان قەوڵ قەرار دەنە یەک تعهد دەنە یەک کە لەسەر ئی بنەماغەلێک لەسەری تەوافقکردنە لام نارن هین نەکەن یاساشکەنی نەکەن قانونشکەنی نەکەن ئێستا سەر بچوو قەوڵ نەچوو سەردەران وەکی وە شەرت بنیامین وە شەرایەتی شەرت بنیامین کە کاڵای یاری هین بنیامین بیانە یاری نمایە سمبۆڵە نوێنەرایەتی خەڵکە یعنی هەفتا و دو پیر سێ کەس هەڵبژانن یاریتەن وە لە ناو یاریتەن بنیامین جۆر قسەکەر جۆر واسە سەرپەرشت ئەو دوانە ئەو هینە بێ ئەو شۆرای سێتەنە بیە ئێستا کە شەرت بنیامین شەرتێکە کە هەفتا و دو پیر هینێکردنا هەفتا و دو پیر لەسەری تەوافقکردنە کە ئی شەرتێ لە چەبوتن ئی شەرتێ لە باەتەکانی وەجێ بارتن چون کاڵای یاری هین بنیامین بی وە بنیامینیش وەگەر داو موسیە لە ئەوڵۆ مەشوەرەت کردن هاتن وە لە ناو مردم گورانەکان ئەو سەردەما قسە و باسەکەیان وڵاوە کردن مەشوەرەت کردن وەگەر داناوێترە داناوەر فرێک لە دەوریان جەمبی هەفتا و دوویکردن سەرپەرشت هەفتا و دو پارکە دروست کردن کە مردم لە تێک بوتە کوگای مردم و ئی هەفتا و دوێ چەکردن باس کردن کە شرایط یاریکردن چی بود و ئی ماموریەتدان ئەرک خستنە سەر ئیشان ئیسێکەتە کە بچن ئاین یاری یاساکان بنەڕەتی یاری بنووسن و ئەو بەشێک لە ئی ئاین یاریە لە ئی یاساە هین بوتن ڕەت داشتوت و ئەوەیەکی لەسەر ئەو بدە کە شاچوو چەپکە شاهی بکرد کەسی کە هەڵوژێ دوانۆشا شاهی بکرد خۆ ئێسەکە سەحاک خۆی ناویش بان شەرت من قبول بکەن ناویش بانە سەردین من بچن بانگ بێن لە ناو مردمە هین بکەن ڕاز شەرتی یاری هالە بەرپرسایەتی وە ئێستا سەر وەسینەوە یانە تۆ لە دەروونوە باید خاون نەڕەفیل بیتن ئەرادەیەک بیتن کە مادیات وەسوەسەی دنیاداری و ماڵ و پیلوانە نەتوانێتن ئەو لەسەر ئەو قەوڵ قەرار خۆتە لات بێتن ئەو قەوڵ قەرارە بشکنیتن ئەو ئێستا یاری شەرت ڕازە شەرت ڕاز یاریکردنەکە هەڵە بەرپرسایەتی
أخلاقي هذا بابنبين وياسوري سايكم ممكن لسري توافق كريا وهي راسا ياسوري سالا وصلا واجبات فرمان كسي لسر ونية بلكو اواني كسي دانا كان نشتنسن وغير خلق ك هيني كرنا يالو كرنا لسر توافق كرنا يا كلامتر لساك هست که لشنروي يصير بان قورو بيشك جنبن پرسیاب کنه جوابش یعنی شیکاری کنه رامرد ناویشن بان یا قبول کن یا حکم للاین من و یا للاین در و یا للاین واصله خواهن کرده سلطان ده بانکتر بشه چه یورت و بطانی یا هشتنو گلتر خشت بی که من لای بردن بشته جعلیات یا هنگید کلامل مهم میکن و داخل یعنی چینه گشت دستکاری کرنسن یا بر بی انصاف بی وجدان رای بتوانن دین سازی کن بدون وقت خالی بنده خصوصا لدین قصنا که لشرط بنیامین که خود اویج و شرط بنیامین و پادشاهی که نه و کیف خوی نه یک کسی که سر و خوی بودن قوپای قانونی که دیاری که شبایه چوی الاسپریش گیتن وکو کسایتی که سیاسی کورم کردنی ویل و هردانی خریک نماز لاشو و مردانی یه سه کورم کردنی نیه یه دیره ای جور اوازه کنه که صحاق وکو کسی کسایتی که دینی که قدرتی که قیبی مردم باسلا مسلمان کور کردوتن و ویل بن لنظر فکی لنظر مرام ویل نوین مرامیان چه بود خواست و اصلا صحاق بود که در صدق وی جوره نیه خریک نماز لاشو و مردانی خود لیره یعنی که حالا که ای بشه هینه ای بشه دستکاری بیسن ای کلم ای وشوله دی چبوتن نازانم ولی خود خشتکه ای خشت وگد و خشت گلبانه تیتوا که یعنی ویل هردانن هیچ شرط و بنمایاری نیرن ای جمعیت دینیه ای کسی دینیه چکن خریک نمازن و لاشه مرده تو باید تکانی چپ کیتن لاشد مرده بودن که بتوانی واصله تماس معنوی پیاب کید و گرد علایه و گرد او قدر لعیزال یسه که اراده لوجود ای شخصیت دینی نیه چونک ایانه یکی ارزش واصله دیت جیانن دیت کسایتیان وکو مرید وکو پیرو روزه که لبانی سای و خاری سجده بند وکو کسی که مدیون واصله خالقه که رای خلقانی است ولی لجهان بینی داغنا و الکردانه تو مدیون هنیتن خالقی نیه چون باور نیه خالقی خلقی نرمود باور دوسته که این دنیا لدر و تمام در که خواهون کار خواهون درست بین ای کائنات است و این دریش چوار انصری درست بود او آرو و خاک و او چواره چه چکتن وقت یک شریک بن ترکیب بن عنصرگل تازه درست کن و یواش یواش ای کائنات درست بود که چی مثل سری لسلو بشه لسر خلقیان کائنات هم وزوان کردی یسه که لیره ای انسان ده ای جهان بینیه حول که جیان خوی هجور اوی که دنیا قانونمند هل در قانونمند هاتی سبان یک کوملگا که خوی چه قانونمند یاسامند و روی یاسا جیان کومالاتی خوی قوام بید سر و سامان بید سر و روی سنگ و مزگفت مدانی ذکر قالقیل جای بهیانی خو ایه که هر او منظور او هینسه که یعنی سر نبان او سنگ مورا او مور نمازه لمزگفت و قالقیل یا هین طریقت کانا
دبدبه و کەبکەبە و یا ئەڵا و سەر لە قانون و فلانەوە چە قاڵقیلکەن و چەکەن حەیایک نێرن یعنی بەرپرسایەتیک وجود نێدێتن لە وجودی ئینسانیەدا کە وەشون ئەوەیە بناکە ئەرادەی خۆیان بتەو بکەن زانیاری خۆیان بوونە سەر وە مەسرا بنبارێک لە گەوهەر داشتن بتوانن وە سەربارەکەی یاری بکەن نەتەنیا زانیاری و زانست جەم بکەن کەسب بکەن وەربگرن بەڵکو چوونەتی وە کاربردن ئەو زانیاریچە هۆنەری یاوبرن هۆنەرە وە کاربردن ئەو زانیاریە داشتن کە ئەو هۆنەرە سکرد یاری لە لێوە بوتە سەمەرەی یاری خەوەرشان نییە نەجەم و یاران هانین مزگەر تەسبین شمارە خۆ ئیانە ئی خەریقی القاڵۆ هەیە وەسڵا تەریقەتداری خۆیان و نازانم ذکر و سەمای تەریقەتی خۆیانە مەزهەبی خۆیانە خەوەر لە جەم و لە یاران نێرن کە لە جەمەکان چەکەن و یەسێ کە خەوەر لەوە نێرن کە یانە لێرە خەریکن فەلسفە قسەی فەلسەفیکەن دنیا لە دیدگاوە فەلسەفی وە دنیای خۆیان و دنیای کۆمەلگاکە و دنیای دەوروبەریان خوانن وە سەنگین سووکەن خاس خەراوکەن و یەسێ کە لە ڕێوەسرا وە لە ڕوشنایی ئەزمونگەل یاریەل وەرین خەرمانی یاری کە خەی خەرمانی یاریە ئینسانەکان پەروەردە بکرێتن لەلێ ئەو بەش معنەویە ئەو بەش ئەزمونیە و چە بکەتن ئیایی یارگەلیکە کە خەریک یارین لی سەردەما ئەزمونگەل تازە بۆ ئەو خەرمان یاریە زیاو بکەن ئەڕا نەسرگەل چوانتر و نەسرگەل ئایندە نەسرگەل داهاتوو ئێستا ئی یانە لە دنیای خۆیانە گوم بینەسن هانە زندانە دنیای خۆیان دنیای مەزەبی خۆیان و خەوەریان نییە لە جەم و لە یاران جەم لێرە هیچ معنی مەزهەبیک نێرێتن لە جەم دانیشتنەکان یاران کە قسە باسکەن کوبوونەوەی یاران وە قەوڵەکەی نەوروز لە دو نەفەر وەختی یار مەوین و یاری مەوەپا یە جەم توانێت دە دو نەفەر کە خەریک یاریین پێک بایەتن تا خۆت تەمام کۆمەلگای کە وەکو نەتەوە تماشایەکی واتە کۆمەلگای کوردەوە ها ئەوانە لە مزگەر چەکان خەوەریان نییە لە جەم یارەکان خەریکچەن و لە جەمەکانیانە چەویشێتن بەڵکو لە مزگەفتەکان چەند خەریک تەسبیح شمارەکردن خەریکە سەرقاڵە گفتگو باس عەقڵانی باس زانستی نییە باس فەلسەفی نییە بەڵکو چەکەن تەسبیح شمارەکەن و ڕیشخەن و عەقڵ و معرفەتکەن و کتاو دینیەکان وە سەرچۆی بچتن سلطان یە ئی هینا هەرجێک ئەرز کردم ئی دوبەنە هین موقعیکە کە سەهاک خەریک گفتگووە وەلگەریتەنە کە لێرە مەوزەی خۆی وەسە هەڵویست خۆی ڕوشنوە کرد لە وەرانوەرە دینە باوکی دینە کۆمەلگاکە خۆی کە من دەور هین یانێ باوەم پەرچین کردم یانێ فاسڵە گرن دویروە کەفتم لە ئەو ڕێوازە لە ئەو مەرامە لەو مەرامێکە کە سوژدە بەنەڕا کوچک سوژدە لە پای من بەربەن وە قەوڵ مەداکەن من لە ئەو مەرامە واز هاوردمە و یەسێکی لێرە داواکەیت کە چە بکەیتن مردم بچن بانگی یاری بێن داوەت بکەن لە هاوساک خزمەکان خۆیان هاوساکان خۆیان خەڵک بان چە بکەن سەر بێنە شەرت بنیامی
یا یک بشدار بیابس کوملای گربس کوملایتی بن لجام جمع جهانمای کردان یا مدیریت هاوبش کرد کوملگای کرد اگه ایره ای سروده یا ای بنا موقعی که دیاره سهاک لیره اقرار کردن یعنی لور شرطکان را دانند شرط بنیامین که قبول بکه و لیره اقرار کردن که چو پادشاهی که شرط و اقرار شرط کوملگاه و اقرار و اصلا مدیریت سیاسی کوملگاه لعید گربس بین ایدو نیروه ایدو قدرتا گربس کوملایتی درست بود سوشال کانترکت درست بود یا این فارسی که این اجتماعی درست بود مثلا قرارداد اجتماعی الائیره لئی اقرار 4-5 که لهین دیدن که اقرار الفریقه مثل بشی که اقرار الشاه و دوری که دیده چکه یه هست که قسم قرص واسه که ایره کنی لیره بشه یاری بکره و قند شاری یاری بوزیش و پوپه داری خو لیره یاری بشه شیرینی کم جذابی کم خوازیاری کم و جلو بده که خلق بخوازیده بتوانید باید بشدار یاری بوده و چکه یاری بوزیش و پوپه داری که یاری لیره بر دستکاری بی اما لیره منظورش وگر یه شیرین بکریت جور میوه که لسر داره که تو بینیته و بتوانی بچی باریتن بخوای تغذیه لیتی یعنی یاری که تا چیزی که مردم تامازروی بودن و بتوانی جذبی بود مثلا تغذیه بکن بشداری بود یاریش مکری و جار ماری لیره یاری وکو بدیلی که چه سیاسی که من ای یاری خومانه کم قن شاری ای یاری که لسر شرط بنیامین هین بیسن هلگریاغا کمی چه بدیلی که خوازیه دنو کوملگار حتی لو سردمه که نتنیا کوملگار کردوار بلکه وکو بدیلی که را دنیای مسیحیت را دنیای یهودیت را دنیای واسرا زرتشتیت را مردمان کل جهان لنظر بی وکو آلترناتیفی که را خان رعیتی و نظام کوملایتی خان رعیتی چولی کریا که این بدیل سیستم هینا پیر پادشاهیه وکو بدیلی که بتوانیتن روم سقط که روم ناکار که او بدیل روم او بدیل مسیحیت ندن شام ناکار که بدیل خلافت و بغداد ناکار کردن هم خلافت و امامت و اصلا گزینه امامت یعنی او گزینه سیاسی او سردم شاهی خلافت امامت هر نوعی که بود تزاری ندنم فلان چپ کردن مردم بلی ببیزید بیشی ای آلترناتیوی چون امروز که چی میشن دموکراسی مردم بیشتر دموکراسی باید خب حالا یه تبلیغیه ولی لیره ایان هول دانه که سیستم پیرپادشاهی که واسرا وکو مدیریت دمو دستگاه مدیریت یاری کوملگاه بوده چه بوده گزینه‌ای که سیاسی یا یک بدیلی که اجتماعی جگر نظام اجتماعی خان رعیتی فودالیت او زمان مثل چون لی دوران مارکس وقت که سوسیالیسم بوده جگر نظام اجتماعی سرمایه داری نظام اجتماعی سوسیالیسم بوده جگری یا کمونیست لو زمان یارکان
قسە لەوە کردن کە بەدیلە پیر و پادشایی یاریەکەیان بوتە بەدیلێکی جیهانی. یاریش مەکەری وە زارماریانی ئەو یاریە ئەوانە کە ژارمار ئی یاریشین خۆمە لەدەم کەمە گوزینەی کە مردم هەڵبوژنێت مردم بتوایێت خوازیارێ بوو تامازروێ بوو وەلی ئەو یاریە سەردەما ئەو نظاموە سیاسی سەردەما خلافەت و ئومامەت و باسڵا پادشایی و ئەنوا ئەقسام نظاموە سیاسی و بیرروکەلی کە ئەڕا سەرسەقام کۆمەلگا لەو سەردەمە بین یانە گشتە بوتە ژارمار مردم خۆشەلی نە لێ بترسێتە لێ ببێزێت ئەر ئەوسا یاری پێیاران تەمام نەکەری یاری نەوەمەسەر هیچ شرایەتێکە کە یاریە پێکەی من هەوڵە ڕاینەیە چه ئومەت محەممەد بیانی ڕۆژێ 5 وەخت نماز بکەری یەدی خۆی مانێ خۆی هاوەل خۆیە یانە ئێ یاری یەکی قەوڕقەرارێکی کردامەسێ تا سەر نۆمێ یاری نەڕسمە ئاهین سەرنجام نەڕسمە هەدەف کە بکەم کەسێک بم لە ئومەت محەممەد ڕۆژێ 5 وەخت نماز بکە یانە کەسێکی خاوەن فکر نۆم کەسایەتی نۆم کەسێکی مرید بووم بەندە بووم وە خاریجە بووم سوژدەڕە کوچک بووم سوژدەڕە لە پای منبەر سوژدەڕە کوچک بووم وە لاشەیە بێهەز وە لاشەیەکی بێمرا ئەیە ئی هینە ئی سرودەیە هین سولتان ئیە ڕستێتن کە ئی کابرا کە ئی ساک چە کردێسن قبول کردێسن پادشایەکە وە ئیسە لە مقامە پادشا لە قسەکە جوور کەسی کەسایەتی سیاسی قسەکردن متە ئیە دەستکاری بیە ئیە پیری کەجفام پیر وەمانی مدیرە لە کومەلگاکەیە خۆ ئی هینە ئی ئەبلە زوانێکی فرە بەسرا هین نییە باو نییە زوانێک نییە لە ناو یارەکانە لە لێ هینێ کردون نادان و چتە بەڵکە کەجفام دروستە پیرێلی کە کەجفام بینە لە ئەرکەکان خۆیان دروست حالینەوینە یانە کەسێریکن کە کورزینە دەر نەتیجە یانە چەکەن نەبایەتەکانێ قەول خۆیان شەرت و ڕێگا هین بکەن بشکنن و یە دەستکاری بیانە ئەر هیچ بێ شەرتان بێ ئەقل و کەمفام ئی بێ ئەقڵە دروست نییە چون کەسی کە پیر بیەس مدیر بیە لە واقع لە و ئێتبار چە ئاقل بینی و ئەتبار فامیدە بینی و بیەسە پیر ئێستا کە دەستکاری کردنس ئینگەلێکی ئی جوورە بخەنە وەرچۆ کە سەحاک دیرێتن جەزا دێ کەسی مقامێکی قەیبیە مقامێکی دینیە و دیرێ حکم کردن دەستێتی خۆی خۆت سەحاک لە ئی دەستکاری لە خراو کردنسن یانە چون حالی نەوینە سەحاک چون مقامێک داشتە ئێستا یە لێرە داوا کردن کە کردەوەی خۆتان و هیچ خام و مەکەن لەسەر عەقڵ شەرت و شرووت ئیڕێە ڕاگەی ساک نی ڕاگەی یاریە یە دەستکاری کردە لەسەر ڕاگەی یاری کە بکەن لامەیە شەرشروت مەشکن یاسا مەشکن ئەر تو پابەندی و واتۆ کەڵام ئەگەر تو پابەندیە و بەسڵا مدیریە سیاسی قسەکەی مەر پیرنووسی نەنووساش چاتووی سەرنجام دەفتەرە چە قانونە بنەڕەتی کومەلگا ئاینام سەرنجام لێرە کتاو مەزهەبی نییە سەرئەنجام یعنی مسەوەباتێکە ئەو چواریارە لەسەری توافق کردنە لەسەری شین کردنە قسە باز کردنە و احتمال فرە هین تاییدی کردوتن
72 پیر ای ئاینامە تەعیید کردووە جلەیەکە کە بوت بچتە بوارە جیوەجێکردن یەسەکە ویشت تۆ ئێرەکانی قسە حالی بوو و عقل وروی عقل کارکی و تو کلام وروی واسطا بحث و گفتگو دیریتن پابنیتن و قانون پابنیت و یاسا پابنیت ماریه نیه که پێنووسی خۆی نەنووسە پێنووسی وەزیرە دیوانە ئەو کەسێکە کە ئەو نووسانە سن چشت نووسانە لە جەمەکانە بەشدار بینەس مەجموعەیە کەسێک لێ هاتوو توانا بینەسن کە هینەکان تەسمیمەکان بڕیارەکان کردنەسە کەڵام یەک گشتی قسە و باز جەمەکان نییە یەکی لە ناو سەرنجام نووسیاوە فقط بڕیارەکانە ئەوەی کە باید بوتە یاسا بوتە قانون کە باید پابەن و پێبن یارەکان و ئەنداموەی کومەڵگا ئەوەسەکە تۆ نووسیاوەسن کە ئەرکت چەس یاسا چەس وەڕیۆ ئەو یاسا کار بکە کردەوەکەی خۆت خراو مەکە خامۆ مەکە یاران بگیری ڕای ڕاست نەعیان بیزار بان چ درو ڕاست بنیوگام خۆ یاران بگیردی ڕای ڕاست ڕاوێ هەساویە ڕاوێ هەساوی ئەوەسە کە تۆ لە ڕێی گفتوگو و دیالۆگوە دەستنیشانی کردیە کە یاریە ڕازیمەن لەسەر ئەو ڕێ بکەی چا یەسەکە ئەو ڕێ ڕاستێکە کە ڕێ ڕاستی کە نییە سرات مستەقیم واسڵە ئیسلام نییە یا دینگەلێکتر یا زارتشت یا دینگەلێکتر لە دینگەل ئەبراهیم ڕای ڕاست ڕاوەی هەساویە ڕاوەیەکە کە تۆ بەشدار بیتە لەسەر ئەوەی کە ئیر ڕێ وە درست زانستیە ئیر ڕێە ڕایە دەور یاریکردن کومەلگا و ڕاست زانستیە و هەساوی زانستیە پس قانونمەندی ئیر ڕێ ڕاستە هالە لەناو دەفتەرێک و ناو دەفتەرە مسەوبات یا سەرنجامەکان خۆ ئێستا یاران کەسێکی کە هانە مدیریەت باید ڕێ ڕاست داشتون لە ڕۆژە لە ڕووزیارە لە وەڕەوە بردن ئەرکەکانەنە بیزار بن لە درو ڕاست بنن کە گام و دروست و ڕاستی و هەساوی و پاکی بنن و درودە لەسە وەلیەکە نەیە چون درو چەکردن یاریەکە خراوکردن ئێتماد لەبین بێ ئێتماد لە کومەلگا لەبین بێ لە ناو یاران ئێتماد لەبین بێتن یاران بکەران چه پارێز بکەران چه ڕازنی و چه دشنام پێخوان کەسی مۆوەران پلان خۆ لێرە خوان منزور وەسڵە سفر و خوان نییە لێرە خوان منزور حوزەی تایوەت کەسیکە خۆ لە قسەوە یەکانکردن و پشتسەر قسەکردن و یەکان خراوکردن و یەکان سیەکردن کە پارێز بکەن و ئەڕا حوزەی خصوصی حوزەی تایوەت تاکە کەس و کومەڵەکان کە تەجاوز مەکەن وەسە مەرز تایوەتەکەیان مەشکن حقوقیان پامال مەکەن یاساکان پامال مەکەن هەر وەسە یارێک وەڕووی یاسا هەر پیرێک هەر پیر بەڕێوەبەرێک کە وەڕووی یاسا دەسڵاتێک دیرێتن ئەرک دیرێتن بەرپرسایەتی درێت لەو هین خۆیە لەو مەحدودەی حوزەی اختیارات و دەسڵات و بەرپرسایەتیە هین مەکەن تا زیاتر منن لەو چوارچوە و دروست و هەساوی و ڕاست ئەرکەکانتان جیوە جێ بکەن هەر کام چلیتان وە کەچ بنی و گام
بویرون قول واقعی سرانجام دواره رو تاکید کرده سر قانونمندی سهات نوشین لدستورات و اصلا من جور خاونکار یا جور خاون مذهب یا جور پادشاه که بتوانیتم قانونمندی لکوملگا بتوب که رواج بید هر یه سکه لیشونک تدری وش من باید تکن جوری جفتگاه کم بو جفت بکم لهینک تدری بنک تدری که هیچ که گاکان ملجرنین لنیلکا در بچن و بچن بیاوان ویل به یعنی من باید نمونه ارکشناسی بم نمونه پابند و قانون بم و یسه که لیره یوش ساک هر کام چلیتان و کچ بنیو کام بویرون قول واتو سرانجام ارچه تشار منوشتی و جام چما جار نوشتی بیمزو بیتام خب یه ستماشا که جزای ایه که لقول لیاسای که لسرانجام هاته لآین یاری بگذاری چه بود جو یمینید که تو لتشار کانی که لیلای پاوگ مادرم خب لو کانیه هرچن و جام بنوشی که چما جار بیمزو بیتام خواردیه خو یعنی وی معنیه که هرچی تظاهر بکی هرچی بیشی من ایم و پیا خاصی کم و آیم خاصی کم و کارکانم و دروز زنم و ارک خوم زن و فلان یعنی وقتی روی قانون کار نکیدن هیچ ارزشی که کوملایتی نره ارزشی که یاری نره چون تو باید روی واتی و روی سرانجامکان و روی اوی که بی سیاسه هلس بنیش بکیتن نه وکج گام بنیتو دوای پاساو باریتو بیشتن ایجروبی او جروبی مرصد جار نواتنم و شرط بنیام خطا نکردی با نودی بدنام خب 100 جار تکرار کردم من و شرط بنیام کارو بار بکن ارک بوان رو هلس بنیش بکن خطا مکن لو شرط بنیامه لأول که بیس واتی کلام واتی سرانجام بیس یاسا خو خطا مکن با بدنام نوی دی لیره خطاست گناه نیه که بچوتن بوتا گناه کرد بوتا لیکره بچوتا را مکه داوی بخشین لعلاو که لیره خطاست باید خود اصلاح بکی خود اصلاح بکی بزنی خطاکت چه بیا حلاکت چه بیا راسی بود و کسی که خطا کرد چکت بدنام بود قانوشکن دروزن یعنی بدنامیه و این بدنامی یه واصله پدیده یا مقوله که کوملایتیه لبین انسانکان بدنامی یا معنی پیدا کردن لرابطه وگرد هنا علایه یا خاکنه چست کابرا گناهبار بود بدنام ناو یا یک ارکان کارکی خاص بود سواو داشت بود کرداردار بود بدنام واسه خوشنام ناود پس بدنامی و خوشنامی اینی که کوملایتیه مقوله که پدیده که و اصلا این سورانی که نزم پدیده بوده چه کوملایتی بین انسانیه ده بین انسانکانه دریجو کل معنی دیدن خوشنا و بدنا و معنی پیدا کرد یا یک لباس چرمو لباسیه مثلا توافق یا که این رنگ مثلا چرمو ناوی بود و کردوالی که چه بود ناوی بنیریت خراو که او شخص که او کار او خطا کرده او حالا کرده که تکرار و که بدناو بود
وەری کەسێک بووتۆ لەسەر واسرا بێ نەزانست و هەڵەکە کردووت کە ڕاست ساقۆکردن هەڵەکەی هەوڵ بێت ئی ناوتە بەدنام بوتە کەسێکی خۆشناو کەسێکە کە هەوڵ دێ چە بکێ پیشرەفت بکێت باشتر و باشتر و خاستر و خاستر و ئەوەی کە بتوانی من هینێ بکەیم لە خزمەتان ئەرزی بکەم کە ئی بەراوردکردنە بەراوردکردنی ئەوەسە کە ئیسلام وەکو مەکتەبێکی پەروەردە هینەکان پەروەردەکە ئینسانەکان جوورێک پەروەردەکە کە وەڕێی ستەمە بچێت یانێ تۆ مسلمان و کافر دی خودی و قێرخودی دیریتن و نییە جوور ئی جیهان بینی داناوەر کوردانە کە ئینسان مرۆڤ لە بنەڕەت ڕوانگاکانە بود لە بنەڕەت کومەلگاداریە بود لە بنەڕەت واسە بنەمای گچشتێک لەسەر ئینسان بوو لەسەر ژیانە خاص لەسەر پەروەردەی خاص وەسڵا پەروەردەی کە خۆی وەڕازیمەن بەشدار بوتن لە ئەو پرۆسەیە تەرەقیە لەو پرۆسەیە شکوفاییە واسە لەو پرۆسەیە پیاکردنە کەسایەتی کومەڵایەتی سوسیالیزە بووتوە لەناوچە لەناو جەمەکان وەلی لە جەمەکانە لە مزگەفتەکانە کەسەکان سوسیالیزە ناون سوسیالیزایز ناون وە لە مەناسباتێکی بین خۆیانە کە قسە و باس لەسەر بنەماکان هاوژیانی بکەن بەڵکو یانە مەلایەک چەکە سیەخۆنی کە چە لە قورئانەکەیە هەدیسەکەیە هاتیە کە ئاوە خواوە ئی جورە توێت خوا ئەو جورە توێتن جەهاد توێت نازانم جەنگ بەرەلێ کافر توێتن ژن مناڵ کافر شکەسی بیتن هەڵاڵە ماڵبردنی ژنبردنی فڵان بیمانەنە ئەو مەجموعە کردەوە لە چە بتە ناوی ستەم کەسێک بەرەلێ کەسێک تریا چینێک دژوە چینێکتر یا یەک دەستپڵات دژوە خەڵک ئێستا ستەم ئی مەسجد جێیەک نییە کە مرۆڤ وەکو مرۆڤ سوشیالایز بووتوە کۆمەڵایەتی بووتوە پەروەردەیەکی کۆمەڵایەتی بگرێتە خۆی بەڵکو وەکو کەسێکی مروید وەکو کەسێکی مەخلوق کە ئەشی ئەو حەک بکرێت ئەو شریعەتە ئیسلامە لە میشکە حەک بکرێت ئەو شریعەت ئیسلامە بووتە بنەمای بەسرا ئەخلاقی و بنەمای ئەوەی کە چوی هەڵست قەزاوەتکردن یا یەک داوەریکردن لەسەر خەڵک ئەو شریعەتەسێکەوەیەک بووتە ئەوەی عینەکێ چوی سێر ژن بکەیت چوی سێر هاوسا بکەیت چوی سێر کەسێکتر کە بیر و باوەڕێکتر هەست چوی سێر ئەوانە بکەیت پس ئەو بیر و باوەڕە ئەو بنەمای ئەو بیر و باوەڕە ئەو شریعەتە هەر حالێ شۆن خۆی تازەوە ناو ئەو قورئانە باسرا سابت هەسە بکەمتە شریعەتەکەوەسە وە لە هەر سەردەمێکیشە مەلاکان ئەوەی کە سیەخۆنی کردنە لە ئەو خەتێدا چە کردە خەڵکەکەیان وەڕێ ستەم بردن چوی لە عمرە ئیسلام بۆی جوێ گەستە خۆت ئیسلامیش مەلا داناکانیان ئەوە ویشن کە ئیسلام وە زۆر داسەپیاوە سەرمای یەسەکە لە ڕوانگەی پەروەردەوە مەکتەبێکی سالم نییە مەکتەبێکی باش نییە لە ڕوانگەی یاریوە گزینەیەکی باش نییە یاریش چەکە یا فکرم ناڕەسە درستینە کردی من یانێکی یاریوشن ئیش سەیەلە سەیلێ مەشارچە شەم قاڵنی یانێ ڕۆشنایی شەڕ و ئاژاوە گێڕین خۆیانێک وە مواڵە مەقام زانن و وەسڵا مقەدەس زانن
نەجووا و دەنوە و نەچشتێکی زانن هەر ئەو سەردەمەک لەسەر سەیەکان قسەکرێت ئیمڕۆژ تماشای کومەلگای کاکەی یا ئالحەقەکەی سەیەکان هەر ئی مەوسوفات ئی خصوصیات ئی تایبەتمەندی دەدێت پس یاری جۆر پەروەردە یاری مەکەری وەژار مارە جۆر هینێکی گوزینێکی بەدیلێکی کومەڵایەتی یا بەدیلێکی سیاسی بەدیلێکە ڕا سەرساماندان و کومەلگا ڕا قانونمەندکردن یاسامەندکردن کومەلگا وە دەرناخوێت چونک چەکە مەلاکان و مەزهەبیەکان لەژێر ناو خەلیفە و لەژێر ناو ئەمام بوونە دەسەڵاتدار وە خەڵک لە چارەنووس خۆیانە دەسەڵات نێرن وە زورە ملی هینە پێیان کە نەوە ڕازیمەنی وە زورە ملی قانون و هینەکان داسەپنەوە ملیانە نەیەک ئینسانەکان مرۆڤەکان وە ڕازیمەند بەشدارە کاروبارە هاوبەش کومەڵایەتی بن هاوبەش سیاسی بن پس نەگوزینێ هینێ پەروەردەی وە نەگوزینێ سیاسی هین نییە وەسرا ڕەزامەندیە داناوێ کوردان نییە و لەلایەکی جوور دین چون دینەکە کتاوەکە وە سابت دانەدێتن حەدیسەکان وەسرا وە سابتە یعنی ناو بخیتانە ژێر ناو بخیتانە ژێر پرسیار نەتیجە هەتوانی سیاخوانی لەلیان بکەیتن یەسێکە نەجوور دین نەجوور مەکتەبێکی پەروەردە و نەجوور سیستەمێکی کومەڵایەتی سیاسی هیچ کامدیانە ئیسلام جێ هینیە وە دەرد ناخوێ وە دەرد مرۆڤ ناخوێ وە دەرد کومەلگا ناخوێ وە دەرد پەروەردە ناخوێ ئەوە سێکە ئیسلام لە کولیەت خۆیە هاشا لە لێکریەتە سەحاک هاشاکردن لێی دینە لە یاریەکە و لە پەروەردەکە چون ئینسانەکان جوور مردەی چنچە لە پای مەنبەر سوژدەڕا کوچک بن سوژدەڕا یەکان ناوەن جوور شەم و پەروانە یار سوژدەڕا یار ناوێ بەڵکە کابرا وە لاشێ مەرە سوژدەڕا یەک کوچک بێتن ئی کوچکە بەسا لە پای مەنبەری مزگەفتێکە مەلایک لەورە قسەکەی کە سیاخوانی کێتن لە خاتل یەک کتاوێک وە مقەدەسانێت ئەزیزێت ئینەکە ئی میدووە وە فارسی بی ئینی کردیم کە ڕا ئەزیزێت کە وە فارسی وە مل فارسی زاڵنیەن ئەرزی کردم وە کوردی امیدوارم کە ئەزیل کاتی قسەل سەرەتای ئی ویدووە وە جدی بگرن نەسەر لە خۆیان بشێونن نەسەر لە باسەکانی ئیمە و لە کارنامەی ئی دوو دەهەی ئیمە بشێونن کە بتوانین وەداخۆ کەسێکیان ناوینم جورئەت بکێ کە باەتن دیالۆگ بکەین دیالۆگ گفتگو بکەین هەتا لە هینە تایوەتەکانە لە ژوورە تاوەتەکان خۆیانە ژوورە داخلیاوەکان خۆیان گروپە داخلیاوەکان خۆیان چە لە ناو خۆیانی چ هیچ دیالۆگیان نییە تاورێک من بەشدار هەنێ فرست سەیرە قەرارە هەر کەس هەرچی گوشی بەقێ بیشی مەولای یاد و دەست خۆش بێ و لاشە ساق بێت و فڵان وە گفتگووە جوناکە لە ڕۆژهەڵاتی چاوەجێسم تا ڕۆژهەڵات زیاتر چونکی زیاتر کار لەسەری کلیمە نووساوەکان و فارسی بێوان فارسی زانن وە کاکەی جیمەوە لە 34 ساڵە ئیمە توانستیمە لە ڕێی ویدوەلە وە ڕاستی ئاڵۆگۆڕێسە دیارە لە ناو کاکەیەکان جاران سەریان کە من خۆم 2012 لە خزمەت بڕێکیانە بیم لە منتەقەی خانەقین و سلێمانی وەتا تا کەرکووکی چیم ئێستا کە ئەزیزیل
شارەزایی و زانیاریان لەسەر خۆیان میژوویان فرفرکەم تەنیا چەند سنەت کەیمە سەوڵ باداشیم و ڕۆژە باە بگریم و نەزەکەیم هەرەوەست لە هینێکی ئەلەنیە پابلیکە لە واقعەیە مسلمانن تماشاکیتن جاران ڕۆژی لە داڵک بین محەممەد و نازانم ئیمامەکە و ئیمامەکە و تەمام سەفەی دیوارەکان فەیسبووکیان هەڵڕازانین و ئەو ئارمێل و سمبولگەل باسڵا مسلمانیەت و ئەو مەناسبەت بەێسەر و کاری لە فرەکەم کە یا ناکەنە ئێستا دیارەکە لە ویدووەرە هین نەوینە بێ تاسیر نەوینە کارگەری داشتنە لەسەر کومەلگای کاتی متایی کارگەریە کافی نییە ئی کومەلگایکی میژوویە خاوەن میژووک و ناسنامەیەکی بە تۆ کوردن باید بتوانن خۆیان ساقۆ بکەن کە وەکو نوێنەرایەتیەکی زانستی لە کومەلگای کورد بکەن هەوڵ بێن کە کورد لە کومەلگایەکی مەذهبی کە ئیمڕۆژ کومەلگای باشوور کومەلگایکی مەذهبیەوە تۆرکولی و مەلاکان تەرەتان دەسەڵاتدارە سیاسیەکان خۆیان مەلان لێی حاڵەتە ئاڵۆگۆڕ داشتون کە کومەلگایکی سکولەر کومەلگایکی دین بچێتە حوزەی خصوصیوە حوزەی واسەڵا تایوەتوات لە حوزەی پابلیک لە حوزەی عمومی نەمینێتن دەخاڵەت نیاشتوتن لە سەرۆژ سیاسی کومەلگا کولی خۆ ئیمڕۆژ لێرێتن ئەوە کاروبار ئاینیە بەشێکە لە کومەلگا نازانم کار این فتووە بەشێکە لە کومەلگا و خۆت مەلاکان دەسەڵاتدارە سیاسیەکان بە ناوی خوا و بە ئەدەبیاتێکی مەذهبی خەریک دەسەڵاتدارین و بە ڕێوازێکی مەذهبی مثل کاکەیبایەتەکانی ئەرا پیشگامی لە کومەلگاکە هەوڵ بێتن نەبات دوا کەفت و وەشوهیە ئیمساڵ باسەڵا بڕێک لە سەرکردەکان پیرۆزبایی جێژن قۆتاتیە کاکەیەکان فرد کەیفخۆش ئەویشە هین بی فرد لەو کردەوە دیکە کارگەری قسوباسی کارگەری هەوڵدانە ڕۆژهەڵات ئێستا خۆیان دابەشن لە بین ئەوەی کە ئیسلامن کاکەی چەبوت نازانم پارتی بن یەکێتی بن گۆڕان بن هیاکە من کومەلگایکی فرفرن نەخۆش و دابەشکریا و پش و بڵاون باید خۆتان ساقۆ بکەین ئەزیێت بە یەکەی بشین کاکەی یارستان هیچ دەردێک ئەوە ناکێت تازەگە یارستانی هەم کاکەیەکە خراوکەن هەم یارستانەکەش خراو عیب لە ناو نییە عیب لە نەزانستن چونیەتی گفتگو و دیالۆگە زانا فرەز لە بوار سیاسی و لە بوار کۆمەڵاتی لە بوار واسڵا ڕۆانشناختی و لە ناو خۆت کاکەیەکان من تا ئەم ئی داناییە لە هینیان نییە جەمیان نییە ئی داناوی لە هین بکێتن لە مەدانی یاریە فکریە بتوانێتن خۆی هەڵبەستانێتە ڕاستی ئازمایی بکرێت بیرۆکەکان ڕاستی ئازمایی بکرێت ڕێبوچوونەکان ڕاستی ئازمایی بکرێت لە مەدانێکی یاریە لە جۆیکی هاودڵیە هاوسەری بکرێت ڕا پلانڕشانن هاوگامی کە بتوانێت هاوملی بڕەسێتن و هینێکی ئەتاحەتێکی کومەڵایەت ئەزیزەت وەخت ویدۆکە فرێت توولانی بیوەێ ئەمەدوارم حوسڵە داشتین تااقەتتان بود و دو نەوبەت سێ نەوبەت 30 دقەیە واترا 30 خولەکی 20 خولەکی ویدۆەکان سیر بکەین ویدۆەکان زانیاریین ئیمە نەهاتی نەسن وەسرا دین یا مەذهب کەسێک لاواز بکەین یا قویلوە بکەین یا بتەوە بکەین ئیمە زانیاری و بەڵگەوە لە
زانیاری هەوڵ ڕا زیادکردن زانیاری لە سەر جەهانبینی فکری و فەلسەفی نەمەزەری فکری و فەلسەفی دانایان گوران یا دانایان کوردان هەوڵدەی کە خەڵک زانیاریان بچتە سەر لەسەر ئی جەهانبینی ببینە و زووتریش ئیمە هەری قسەی لە کردینەس لە زیاتر لە 20 ساڵە لە ژینەوە شارستانیەت یارستان یا یارستان ئێستا ئی بەحسە ئی قسە و باسە لە ئی 20 ساڵە بەرهەمە فکری ئیمەس و ئەزیزیەت باەتەکانێ ئی حەق بێنێ ئیمە کە حقوق ئی بەرهەمە این ئیمەس هەر وەکو ئەوەی کە یە کەسی کتاوی بنووسێ ناوی نێتوە مەسەن کورد و کوردستان ئەو کورد و کوردستانە بەرهەم ئەو کەسسە سە کەسێک تر حەق نێرێ بچوتن و ناو کورد و کوردستانەوە تەنیا وەسا کورد و کوردستان بچوتن بەرهەم بنووسێتن چون ڕا کەسێک تر نازانێتن بشرێن کتاو کورد و کوردستان کام کتاو یا فلانە مێدیا کە ناوی مەسەن کوردستان 24 یا نازانم ئاریەن تیڤیە یا سترک تیڤیە یا فلان تیڤیە خۆ ئێرەکانی لی ناوە لە چەند مێدیا بوو مردم سەری دێشێت قانونمەندی یاسا ڕای شتێت متى بري ياسا أخلاقية يسفر كشيء بعض كشودن سايت يارسان ل 2000 تايسه هنا كار كتا 2014 لسر تور كوملاتي انتنا ولا 2014 ل فيسبوك شالاك بريكاشن سايت كفان ام سايت يارسان اخو يفرق غير خو أخلاقية والتجاوز وحقوق إيمان إذا أزيزيري كيش لنا وشيء وأسرار كومالغا يارسان نظام آين يارسان أنا تجاوز وحقوق إيمان چون إيمان إينا ولا وقت إي جهان بيني فكري فلسفية هنا كده مثلا تداعي كده مثلا نوارم برنامه إيجاري شا ودلتان بيوت و دولمن بيوت و بتوانين و حوصله و عزيزي تماشای بکن زانم ویدیوکان طولانین ولی خب منش وقت ژیان خون ترخان کم رأی برنامه‌ای که خدمتی و کومالگای کردان بکم لکولا و کومالگای که پایان و اینا پیوند دانست و آثار و اسرائیل کن گوران که بتونه خوان صاف کنن چه حالی نو چه حالی و کومالگای کرد کومالگای کردان بتوانن منازنم دانولی کرد نخبولی باید بتوانستن علاقه نشان دادن با تنورو بتوانستن ای باسیل کلتورو بکنن ناو کومالگای کرد و بردایم زانکو کان بکدایم وانه زانکو بکدایم باوتیلی که لسر بنویسیتن للاین دکترا کان و للاین هینا کان مثلا مایسترو لست بانا بتوان لسر باوتیلی کون نو بکن و نرخ دابنن الراف فكر ويرو راي كل حلقوليا ناو كرده إن كس كرده بير فكر كرده فيلسوف الكرد ولسر إي فكرة هزاران سالة كومالغاداري ويا مهم كرد بتوانتن واز لبر همول باسفا بیگانه باید و بچسبه ده برهمگل فکریه داناکان خوی و لازمون نتو الکتریشه
تکمیلی بکردن نه برهمگل ازمونیل کسایتی خوی بخیت لاوا بچوتن لحین بیگانه و طور کلی بتواتن کسایتی خوی بسازتن یا یک ریگا چاره چونیتی کوملگاداری و هەڵەستنیش لە بیگانەوە فێر بووتن چون ئی جیهان بینی فکری فەلسەفیە بێوێنەست یا من ناوش گوبینو 150 ساڵ لەگەوە وەگەر کەسێلێک جور یاران نۆڕۆز سوورانی لەو سەردەمەبینەست تەیموور بانیارانی وەگەر یە نەفرانە بارخورکە نووسا ئی شەخصە من لە زندێ لە عمرم وینێ ئی کەسایەتی نیم یعنی کەسێکی ئەوروپایی کە لەناو وەسڵا قولایی فکر و فەلسەفە و لەناو فیلسوفەکانە هاتێسە منتقەی گورانەکان کەسێک لە ئی داناوە لە دوێنێت جێ سەرسوڕمانە ئاڕاتی تایبەتمەندی ئی کەسایەتی کە کەسایەتێکی کەس هەڵوژاو بیست پس ئی ڕاستەکە یەکی لە یارانە نۆڕۆز سوورانی یا تەیموور بانیارانی فیلسوفە لە گەورەی سەدەی دوانزەی کوچیە کە جمهوری ئیسلامی کومارە ئیسلامی ڕا تەیموور بانیارانی چەکردن سڵامگە دروست کرد کە چەپی ناونیشانەکەی خراپ بکردن کەسایەتێکی فکری فەلسەفی نەمێنێت بەتە کەسایەتێکی مەذهبی بڕێکە ڕای هین بکەن ذکر و سەما بکەن و کارگەری لەسەر کۆمەلگان نەمێت و هیوای ژیانێکی خۆش و سلامەت ڕای وێ